They are the fake disgusting news. لە یەکێک لە بۆنەکانی سیاسی و بەردەوامی ئەم دوانەی سەرۆک ترامپ کە لایەنگرانی هەردوو پارتی بە خۆشحاڵیەوە تێدا بەشدار بوون بە توندی ڕەخنەی لە میدیا گرت. میدیا تەنیا بابەتی دەستکرد بڵاو دەکاتەوە. سەرۆک و بەڕێوەبەرایەتەکەی ڕەخنە دەگرن کە میدیاکانی گشتی بە ناڕەوا ڕەفتاریان لەگەڵ دەکەن. لە دەمێکدا ڕۆژنامەنووسان ئاماژە دەکەن ئەوان کەوتونەتە بەر ڕەخنەی ترامپ کە وەک دوژمنانی خەڵک سەیریان دەکات بۆ هێندێکیان جێگای قبولکردن نییە. پێم لێرێک لە کۆنفرانسی کۆشکی سپی ئەم بابەتەی هێنایە گۆڕ. پێم وایە کارێکی باش دەبێت هەر ئالێرە و لە ئەو کۆبوونەوەیە بڵێ کە ڕۆژنامەنووسان واتا کەسانێک ئێستا لە ئەم ژوورە کۆبوونەوە کاری خۆیان دەکەن و پرسیار لە کاردەستان دەکەن ئەوە دوژمنانی خەڵک نین. پێم وایە ئێمە شایانی ئەوەین. ئەگەر سەرۆک کۆمار باشکرا ئەوەی گوتبێت منیش پێم وایە جێگەی سەرسوڕمانە. دەکرێت بڵێ کە دوژمنی خەڵک نین؟ من دەمەوێت وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. کەسانی تریشان کە ڕەخنەی هاوشێوەیان هەیە. خۆم ئەزمونم سەبارەت بە کۆشکی سپی هەیە بۆ ماوەیەکی زۆر لەو بارەیەوە هەوڵم داوە. هەرگیز نەمبینیوە بەبیرم دانایە دۆخێکی لەوە گرشتر و نەیارانەتر لە نێوان گروپی میدیا و سەرۆکدا نەمبینیوە کە زوربەی لایانی سەرۆک دەگرێتەوە. دەوری 200 دەستگای ڕۆژنامەنووسی پێنجشەمە دەست بە هەڵمەتێک دەکەن لە بەرامبەر ئەو هێرشەی سەرۆک بۆ سەر میدیاکان دەیکات. پێشەنجی ئەو هەڵمەتە بۆستن گلۆبە کە ڕای دەگەێنێت ئەو شەڕان نابەزیەیە بۆ سەر ئازادی ڕۆژنامەوانی دەبێت کۆتایی پێبێت. بۆی لایەنگری لە ئەو هەوڵە دەکەم کە لە ئەو پەیامەدا ڕاوێژێک بەکار ناهێنن کە ئەوان دەیکەن. پەیامی ئێمە لەگەڵ بایەخەکانی خۆمان یەک دەگرێتەوە. ئەویش پشتیوانی لە بەندی یەکی دەستورە و بریتە لە پشتیوانی لە شارستانیەت و گرنگیدان بەو کەسانەی دەرفەتی دەنگ هەڵبڕینیان نییە. نەکتەنیا ڕۆژنامەکان بەڵکو ئەنجومەنی رادیۆ تەلەڤیزیۆنەکانی دیجیتاڵی داوا لە 1200 ئەندامی خۆیان دەکەن لەو بارەیەوە هاوکاری بکەن و ڕوانگەی خۆیان سەبارەت بە پارێزگاریکردن لە مافی گشتی بڵاو بکەنەوە.